لە 2010 ئێمە لەوێ دامان ناوەلای ئەوان تەسلیممان کردووە کە چەکیان بۆ بێ و قەرەبووی خەڵکەکە بکرێتەوە بەڵام فڕیان داوەتە ژێر مێزەوە ئێستا ڕقابەی مالیە چۆتە سەری و بینیوێتی وەڵام ئالێتە کۆنا بێ ئالێتێکی تازە بدۆزنەوە و ئالێتێکی تازە جێبەجێ بکرێ ئێمەش ناچار بووین ئەو خەڵکە هەمووی بانکەین وەکو ئەمڕۆ بینیوتانە بێنە ئێرە بۆی بە زووترین کات ئیشەکانیان ڕایکەین و بێنێرینەوە بۆ بەغا و مەهانەشیان ببڕین 2011 و ئێمە نردومانە بۆ بەغا بۆ ئەوەی کە چەکیان بۆ بکرێت تا ئیسە چەک بۆ کەس نەکراوە بەڵام ئەبینین لەم لاولەولا خۆشتان ئاگدارن و تەلەفۆنشمان بۆ دێ لەلایەن ئێوەی بەڕێزەوە کە بۆچی بۆ میسان و بۆ بەسرا و بۆ بەغا و بۆ شوێنەکانی تر چەکەیە بۆ کەرکک نییە ئێمە گەشتوونەتە ئەو قەنەعەتە ئێستا ئیستیغلالی مادەی 140 بۆ دژایەتیکردنی شاری کەرکک ئەوە لاتان ڕوون بێ ئێستا وای لێ هاتووە لەم حکوومەتەی سوودانیە ئەم 2 ساڵ و 3 ساڵی کە ڕابردووە یەک هەنگاو نەچوونەتە بێشەوە نە لە قەرەبووکردنەوە نە لە چارەسەرکردنی کێشەی ئەرز ڕاستە کۆمەڵە لوجان کراوە ڕاستە وزارەی عەدل بڕیاری خۆی داوە بەڵام هیچی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لەسەر گرێبەستەکان و لەسەر بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە هەنگاوێک نەچۆتە پێشەوە وەفدی مفاوەزەکەم ئەگەر یەکێتی بێ ئەگەر پارتی بێ لەگەڵ حکوومەتی نوێیان تەشیلاکرێ با جددیتر بن لەسەر جێبەجێکردنی مادەی 140 ئەگەر بەم شێوەیە بڕوە دڵنیا بن 10 ساڵی تریش مادەی 140 جێبەجێ ناکرێ ئەمە لە برای خۆتانی وەرگرن